بابەتێکی ترمان بە ناونیشانی ئەمریکایەکی تر خوێندنەوەی استراتیژی نیشتیمانی ترامپ بەم بابەتە لەلایەن دکتۆر سەردار عەزیزەوە نووسراوە. استراتیژی نیشتیمانی ئەم ئیدارەیە بە تەواوی جیاوازە لە استراتیژیەکانی تر، بە جۆرێک ناتوانرێت ناوی لێ بنرێت استراتیژی نیشتیمانی هێندەی پرۆپاگەندەی سیاسی ئەمڕۆزێکە بۆ پاڵپشتی فاشیزم لە دنیادا. یەکێک لەو دیدە سەرەکیانەش کە بەسەر استراتیژیەکەدا زاڵە کللتورە، ئەمە بە زەقی لەگەڵ ئەوروپادا زاق دەبێتەوە. ئیدارەی ترامپ بە ڕوونی و بە توندی پشتیوانی هێزە فاشیستەکانی ئەوروپا دەکات، بە ڕەوانی ڕایدەگەێنێت کە هەوڵ دەدات ڕێگری لە هێزەکانی تر بکات لە پێناو سەرکەوتنی پارتە فاشیستەکاندا. لەم پێناوەدا دژایەتی زۆری پەنابەران و بە تایبەتی مسلمانان دەکات. دێکۆمنتەکە دیدی تیۆری جێگرەوەی گەورە سەبەنی دەکات. بە پێی ئەم تیۆریە بەنابەران بە تایبەتی مسلمانان بۆ ئەوە ناتون هەتا لە ناو کللتوری ئەوروپادا بتوێنەوە ببنە هەڵگریە و کللتورە، باڵکو دەیانەوێت کللتور و باوەڕەکەیان بێتە جێگرەوەی کللتوری ئەوروپا. ئەم تیۆریە لەلایەن کەسێکی فەڕەنسیەوە داڕێژراوە بە ناوی کامۆ. ئێستا دەتوانین بڵین دیدی سەرەکی فاشیزمە لە ئەمریکا و خودی ئەوروپاش. ئەمە لە ئەمریکا ڕنگ دەداتەوە کاتێک پەنابەر وەک کۆچبەر یان کەسێک نابینێت کە بە دوای ژیانێکی تردا دەگەڕێت، بەڵکو زیاتر وەک تاوانبار و تێکدەرێک دەبینرێت کە دەبێت ڕێگری لێ بکرێت. ئەم دیدە دەبێتە هۆکاری ئەوەی کە پەنابەری بە گشتی لاواز بێت یان بەرەو کۆتایی بڕوات وەک پرۆسەیەک لە ئاستی نێودەوڵەتیدا. کۆتایی پەنابەری بە مانای کۆتایی کۆچ یان سەفەری مرۆڤەکان نییە، بەڵکو وەک لیاپی دەڵێت لەمەوە دوا کۆچ بۆ پارەدارانە، ئەوەی ڕێگری لێ دەکرێت بە گشتی کۆچی هەژارانە. لە ڕاستیدا پرسی کۆچبەر پێویستە پێویستی بە دۆخی هەژارانی سپی لە هەناو ئەوروپا و ئەمریکایە. بێگومان پەنابەری خراپ هەیە، بەڵام پرۆسەکە ئەوە نییە. پرسەکە لە هەژاربوونی خەڵکی ئەمریکایی و ئەوروپیە بەهۆی ژیری دەستکرد و جیهانگیری و هەڵکشانی چین و لاوازی دیموگرافی و نایەکسانی قۆڵی کۆمەڵگاکان کە دێتە سەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست. دیسانەوە کللتور ڕۆڵی سەرەکی دەبینێت. ئەم ئیدارەیە وەها دەبینێت مۆدلێکی دیموکراسی ڕۆژاوایی بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست نابێت، بۆیە دەبێت خەڵکی و ناوچەیە ڕێگەیان بدرێت لەلایەن دەسەڵاتی تەقلیدیەکانی ناوچەکەەوە حکوم بکرێن. دیارە ئەمە یان ئەم لە ژێر کاریگەری مۆدێلی کەنداو دانووسراوە کە وەها دەبێنێت بوونی کەسانی وەک میرەکانی کەندا و نمونە گونجاوە بۆ خەڵکی و ناوچەیە. ئەمە لە پارچەکردداری دوو فاکتەرە. یەکەم ئەزمموی شکستی ئەمریکا لە ئەفغانستان و عێراق لەگەڵ دژایەتی ئەم نوخبەی ئەمریکا بۆ پارێزەرە نوێەکان و پرۆژەی دیموکراتیزەکردنی دنیا. دیارە ئەم دیدە سوکایەتیە کە وەها دەبینێت خەڵکی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ناتوانن حکمی خۆیان بکەن، دەبێت کوێخایەکی هەمیشەییان هەبێت. دیارە دیدی سەرۆکی هەمیشەی زۆر بەدڵی ترەمپە کە استراتیژی بەناو نیشتیمانیەکەی زیاتر پیا هەڵدانە بەسەر ئەودا نەوەک ئەمریکا. بەڵێ بینەرانی خۆشەویست، لێرەدا هاتینا کۆتایی بەرنامە و لێکدێنەوەی هەڵوێستی ئەم جارشمان. سپاس کە تاوەکو کۆتایی ئەم بەرنامەیەش لەگەڵمان نابوون. هیوادارم توانی بێتم کەمێک سوودم بەیەوە بەخشی بێت. تاوەکو بەرنامەیەکی تر و کەمێک زاناری و بابەتی تر هەر شەو بن.